لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی پلەیەکی کوردستان شەقڵاوە لەسەر خاچی خۆی و لە نێو هاندەرە بەرچاوەکەی میوانداری ئاسۆی کرد. ئاسۆ سێ یاریە پشکی تەنها شکست بووە، چاوی لە سەرکەوتن بوو، بەڵام لە نیوەی یەکەم شەقڵاوەی خاوەن ماڵ باشتر دەردەکەوت و لە سێ دەرفەت زۆر نزیک بوو لاژانی تۆڕی گۆڵی ئاسۆی میوانی. نیوەی یەکەم بەبێ گۆڵ تۆمارکردن یاریزانانی هەردوویانە گەڕانەوە ژووری خۆگۆڕین. لا نیوەی دووەم و 20 خولەکی سەرەتا دەرفەتی ڕاستەقینەی گۆڵ تۆمارکردن لە هیچ کام لە هەردوویانە نەبینرا. لا خولەکی 65 ناوبژوان فیکەی لێدانی سزای بۆ شەقڵاوە لێدا و شاکار فاخیر سەرکەوتوانە جێبەجێ کرد و شەقڵاوەی بە گۆڵ یەکەم پێشخست. لە خولەکی 77 سانی سەلام گۆڵی دووەمیشی بۆ شەقڵاوە زیاد کرد. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە درێژەی کێشا و شەقڵاوە بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. دەستخۆشی لە هەموو یاریزانەکان دەکەن. ئەمڕۆ ئاستێکی باشیان پێشکەش کرد. ئێمە ئەمڕۆ هەم بە نەتیجە برمانەوە هەمیش بە یاریەکی جوانمان ئەنجامدا، ئەدەیەکی باشمان پێشکە کرد. یاریەکانی پێشتری بدایەتی دەوری دوو یاری زەحمەتمان لە دەرەوەی یاریگای خۆمان کرد، تووشی زەحمەتێکی زۆر بووین، ئەدای خۆمان پێشکەش ناکرد، بەڵام ئەلحەمدولیلا ئەمڕۆ یاریزانەکانمان ئاستێکی زۆر چاکیان پێشکەش کرد. دەستخۆشیان لێ دەکەم، هیوادارم لە یاریەکانی داهاتوش ئەنجامی باشتر و لە متەسەدر و لە ڕیزبەندی پێشەوەکان بین، خاڵ لە دەست نەدەین بۆ هەر لە پێشەوە بمێنینەوە. ڕاستی ئەم ساڵ لە بدایەتی دو یاریەکەم کە ناو یاریگای خۆمان بۆ مفازێکی زۆر گەورە لە سەفەرێکی یاریەکانمان دۆڕان، ئەوەش بۆ زەختەشی نەفسی زۆر خراپ لەسەر لاعیبەکان، هەرچەندە ئەو هەفتەیە کادر تەدریبی ئیشەشی زۆریان لەسەر لایەنی نەفسی یاریزانەکان کردبووە، پلانێکی تۆکمەیاندانا بۆ یاریەکە، بەڵام ئەمەوەکو یاریزان ئەو پلانەی ڕاینانمان جێبەجێ نەکرد، بۆ هۆی ئەوەی ئاستێکی زۆر خراپ پێشکەشکردن لە یاریەکە. ئینشاڵڵا مایەشتان یاری ما ئینشاڵڵا لە یاریەکانی تر سەرکەوتن بەدەست. شەقڵاوە بۆ دووەم یاری لەسەر خاچی خۆی سەرکەوتنی تۆمار کرد و بە 7 خاڵ و بە جیاوازیە خاڵ لەگەڵ کۆی پێشەنگ لە خانی سێمی کۆمەڵەکەی دێت و ئاسۆش تووشی چوارەم شکستی بەدوایە کات و بەبێ خاڵ لە کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەی دێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام شەقڵاوە.